چوارچێوەی هەماهەنگی شیعەکان هەوڵەکانی بۆ دانیشتنی پەرلەمان و پێکێنانی حکوومەتی نوێی عێراق چڕ کردوێتەوە، بەڵام سەرکردەیەکی پارتی پێی وایە پێکێنانی حکوومەت بێ ڕازیکردنی سەدر قورسە و تەمەنی حکوومەتەکە کورت دەبێت. ئێستا هەوڵەکانی بۆ پێکێنانی حکوومەت و دانیشتنی پەرلەمان لە ئارایە، بەڵام من تا ئێستەیش پێم وایە بەبێ ڕازیکردنی سەدرەکان پێکێنانی حکوومەت ئەستەمە کۆسپی گەورەی لە بەردەمە و ئەگەر حکوومەتیش پێک بێ حکوومەتێکی تەمەندرێژ نابێ و تووشی گرفت و لێکەوتەی جۆرە و جۆرە بێتۆ. بۆیە ئەم هەوڵانەی کە ئێستا هەیە پێشتریش هەبووە بەڵام ئەنجامی نەبووە. بۆیە من لەو بڕواان نیم بە ئاسانی لە عێراقا بەبێ ڕێکەوتنێکی پێشوەخت لەگەڵ سەدرەکان حکوومەت پێک بێ. پارتی لە گفتوگۆ و دانوستاندایە لەگەڵ لایەنە شیعەکانی ڕکابەری ڕەوتی سەدر لە کاتێکدا پێشتر هاوپەیمانەتی لەگەڵ سەدردا هەبووە. لەو بارەیەوە بەرپرسەکەی پارتی دەڵێت پارتی بەلای ئێمەوە زۆر گرنگە مافەکانی خەڵکی کوردستانە و چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەرێم و بەغدایە. پەیوەندیەکانی ئێمە ئاساییە لەگەڵ هەموو لایەنەکانە، چێ ئەو لایەنانەی کە ئێستا بەنیازی پێکێنانی حکوومەتن چوارچێوەی هەماهەنگی جاران، چێ لەگەڵ سەدرەکانیش کە پێشتر هاوپەیمانێتیمان هەبووە ئێستش پەیوەندێکی ئاساییمان هەیە. ئێمە مامەڵەکردنمان لەگەڵ هەر لایەنێکا کە حکوومەت پێک دێنێ لەسەر ئەو بنەمایەیە کە چەند ئامادەیە کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا چارەسەرەکە، دەستور جێبەجێەکە و مافەکانی کورد لە دەستورە لە بەغدا ئەسلمێنێ و پێیوە پابەن دەبێ بەڕاستی. هەرچەندە پارتی بانگەشەی ئەوە دەکات مافەکانی خەڵکی کوردستانی کردووەتە پێشمەرج بۆ دانوستان، بەڵام هیچ گەرانتیەک نییە بە پابەندبوونی ئەو هێزانە بە بەڵێنەکانیان لە دوای پێکێنانی حکوومەت. وەک ئەڵەی لایەنی پراکتیکی گرنگە ئەگەر حکوومەت پێکات ئایا حکوومەت پابەند دەبێت لەو کێشان چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەرێم و بەغدا؟ ئەگەر پابەند بێ ئەوە لە بەرژەوەندی سەقامگیری عێراق و داهاتووی پەیوەندەکانی هەرێم و بەغدایە. ئەگەر نا ئەم کێشانە ئەمێنێتەوە بێمتمانەی زیاترەکە بۆ کابینەکانی داهاتوو، چونکە ئێمە هەمومان لە وڵاتە بەردەوامین. ئەم کابینەتێ پڕێ کابینەیەکی تێ پێویستمان بە دانوستان هەیە، پێویستمان بە گفتوگۆ و سازان هەیە. ئەگەر پابەند نەبن بە ڕێکەوتنەکان ئەو بێمتمانەیە دروستە بێت کە ئێستا دروست بووە. دەربارەی ناڕزایەتیەکانی نێو ئێران و کاریگەری لەسەر دانوستانی نێوان لایەنە سیاسیەکانی عێراق سەرکردەکەی پارتی دەڵێت کاریگەری هەیە، بەڵام هێشتا ئێران نەگەیشتووەتە ئەو لاوازیەی کە دەستبەرداری عێراق بێ. تاکو ئێستا ئێران بە تەرکیز و لەسەر داهاتووی پێکاتەی حکوومەت لە عێراق و داهاتووی عێراق ڕوانێ و بە ئاسانیش دەستبەرداری بارودۆخی عێراق نابن. بۆیە بڕوا ناکەم ئاڵۆزیەکان بەو شێوە کاریگەری هەبێ کە دەستبەرداری ئەوە بن کە لە عێراق چی ڕوەدا. هەوڵی لایەنە شیعەکان بۆ پێکێنانی حکوومەت لە کاتێکدایە ساڵێک بەسەر هەڵبژاردننی پەرلەمانی عێراقدا تێپەڕ دەبێت، بەڵام بەهۆی ناکۆکیە سیاسیەکانەوە تا ئێستا حکوومەت پێک نەهێنراوە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک.